اف پروژه آفشوره ناف آویدا چند آلات اکا اکوپمنت های پیکاتیه عملیات ثیوری مکری پراکتیک و همین جزئی توی اوتونه آنجی مانوال راستی گلکا گرنگه و اوه خواندنه بدماهی که بکت عملی چون هکر عملی بیت هزری توی و فکراوی نه تشبیه کردن یعنی بکاروی گلک باشتره أفكار بيمانجح بيرابوي بوي چندت زفريتن كما فيايا أم ريكا كي بقطابية خوب ببينين بالبش بين هان دربين بشيت فير ببيتا ريكا ذاكولينايه بشيت فير ببيتن شواديف چونه بكاتن بهمي بيافن جدا دا وبراستي قطابيت ما شيانن هر گرنگ و هر مازن دیار کریه اش پیش بینیت ما گلک ماستر بوینه بيريقود جنوب قطن طلع حل منجلود یاریا که آماده کرد اف یاریا کو پیکتت 6 نفر قامه که 6 دی قامه که کو اوی بو مثال گازه کودت یم بو مثال ایده بجته ها راست که رزوانه یدی بهته ها دبته بو مثال پازدت کیره دبته پازمیت وره چه دوشید فلان تشته دیمایی که و حتی دیمایی که و اف یاریا حساته تا دست بکرن مد وان جورا آهنگاد امیاریت کردی نکینه و بود جهل نکه دا بزانید که یاریت بره چانه اگر تو یاریت کردی پیش بری ها گنده که و همه ملت که خاصمتا دوران هلی یا زنگینه یاریت کردی و جا مد و سالانه وان یاریا نکنه و دا جهل نکه فعل بید و خوم فاجعه ورد یادو دستارو پرن پێشانگای هونەرێنەکانە کە بەو شێوازەی بۆ یەکەم جارە لە خانە لە پیرانشار بەڕێوە دەچێت بەرهەمی هەشت هونەرمەند بە هەمەندی لێیە کە بریتینە لە خۆشنووسی لە تەڕاحی لە شێوەکاری بە سەبکە جۆرەکانیەوە کاری گرافیک و دیزاینی لێیە کاری ئەوەکو ئارم و پوستێر و ئەو جۆرە کارە دیزاینیانە بەڕای من پێشانگا حتا بۆ شێوەیەشی دەتوانێت باوەڕێکی فکری دوای خۆی بۆ ناسین و تعریف لە هونەرێکی بەجێ بێڵێت کە هونەر لەو شارەیدا بتوانێت لانی کەم شۆڕشی کۆمەڵایەتی بکات و پێویستیشە ئەو جوولە کارانە بۆ شۆڕشی کۆمەڵایەتی باوەڕێکی فکری جوان لەنێو خەڵکیدا کە بتوان لانی کەم شارمەندی فێر